ئازیزان سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش بێت هەمیشە وترێت بارینی بەفر و باران کاریگەری هەم لەسەر خاکەم لەسەر کشت و کاڵ هەم لەسەر ڕێژەی ئاویش کاریگەری هەیە بۆیە ئەمڕۆ بە چڕوپڕی من لە ژینگەیەکی کراوەم میوانێکی ئازیز و خۆشەویست باس لە کاریگەری بەفر و بارانەکات لەسەر پاراستنی خاک و ئاو و سەرچاوە ژینگەیەکان بەگشتی بە خۆشحاڵیەوە دکتۆر ژینۆ خالیت کە بەڕێزیان دکتۆرایان هەیە لە پیسبوونی ژینگە لە لامان میوانە دکتۆریان بەخێر بێ فەرموو بێتە لای من سڵاو لێبێتم کاتۆ باشیت تۆ چۆنی دەنگواکەشی سارد زۆر تایبەتە بەڵام بەڕاستی کە شوواوێکی زۆر زۆر تایبەتی هەیە هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئایا بەفر و باران چه سوودێکی بۆ ژینگە و بۆ کشت و کاڵ بەگشتی دەستان خۆش بێ تەبانێ وەکو کەسانی کە پسپۆڕی نەبواری ژینگە هەمیشە دڵخۆشین بە بارینی بەفر و باران تایبەت لە وەرزەکانی تایبەت بەخۆیانە طبعاً ئەگەر ئێمە باسی گرنگی و سوودەکانی بەفر و باران بکەین زۆر زۆرە یعنی لە بنەهاتووە بۆیە ئەتوانین بڵێن بەڵام لە ڕووی ژینگەییەوە تایبەت کە بەفر لە وەرزی بەفربارینەدا بارینێکی خۆی هەیە و بە چینێک لەسەر زەوێکە ئەنیشێت وەکو چینێکە وەکو کەڤەرێکی خاکەکە ئەکاوکو بەتانیە گوایە بەسەر خاکەکەوە ئەمە خۆی لەخوایەوە ئەکا کە هەمە جۆری زیندەوەری لە ناو خاکەکە لەو وەرزەیە زیاب بکە چونکە گەرمی خاکەکە وا لێکە لە ڕێژەیەکە ئەیهێڵێتەوە شێکی تایبەت ئەیا بە خاکەکە لە هەمان کاتیشە شێکی تایبەت ئەیا بە خاکەکەەوە ئەکات کە هەمیشە زیندە چالاکیەکان لە ڕێژەیەکی پلێکی گەرمی تایبەتی خۆیانە چالاک بن ئەمە ژواکە کە ئەو چینانی ژێرەوەی خاک و سەروی خاک کە بۆ تایبەت بۆ کشت و کاڵکردن باشن لە بەستن ئەپارێزێت یعنی نەیاڵێ بەستن و سەرما و شکە سەرمای زستان کاریگەری زۆری هەبێت لەسەری بۆیە ئەمە هەر خۆی بەفرەکە ئەم هەموو چالاکیە لە ناو خاکەکەیە دروست ئەکاوە ئەکا کە لە وەرزی بەهاریشە بەهارێکی خێرا دروست بێ و چەکەرەی تۆکان خێراب بن چونکە تایبەت بۆ کشت و کاڵ ئەو بەربوومانی کە زستانن وان لێکات تۆکانیان جوانتر خوان حازرکەن بۆ تەقین ئەمە ژوا ئەکات کە لە ئەو لە گەرمی پێویستیانە لە وەرزی زستانە ئەوان بەدەستی بێنن ئەمە لایەنێکی گرنگێکی بەڵام لایەنێکی تریشمان هەیە ئەوەیە کە وە ئەکا هێواش لە کاتی توانەوەی بەفرەکەیە ئاوەکان داچۆڕێنە چینەکانی ژێرەوەی خاک و ئاوی ژێر زەویمان بۆ دەوڵەمەند بکەن لەبەری کە وەک ئەوە نییە بڵێن بارانێکی بەخۆر بێت و لافا و ڕاماڵین چینەکانی خاگڕوبا بە پێچوانەوە بەفرەکە ئەم بارودۆخەمان بۆ دروستەکە و لە هەمان کاتە لە ڕووی تەندروستی خاکەکەشەوە زیندەوەرانی کە کاریگەریان هەیە بۆ سوودی خاکەکە بۆ تەندروستی خاکە ڕێژیان زیاکە وەک پێشتیش ئاماژەم پێەیە لە هەمان کاتیشە چی ئەکات وە ئەکات کە بەشێک لەو نایترۆجینەی کە لە بەرگە هەوایە لە ڕێی بەفرەکەوە ئەهێنێ ڕائێکێشە و لە ناو خاکەکە جێگیری ئەکا ئەمە ژواکە بۆ ناوچە کشت و کاڵەکانمان تایبەت کە برا جوتیارەکان لە بەهارە کە دەسەکەنەوە بە ئەو جۆرە جوتیار ئەو کشت و کاڵانی کە بۆ لە بەهارە دەسەکەن و هەتا فەسلی هاوین پێویست ناکە زۆر سەمادی نایترۆجینی ئیزافە بکەن بۆ خاکیان و خەنە سەر خاکان لەبەری بەشێک لەو نایترۆجین لە بەرگە هەوا لە ڕێی بەفرەکەەوە لە ناو خاکەکە جێگیر ئەبێت ئەمە ژواکە کە تەندروستی لە ڕووی بڵێن خۆراکە مادەیەوە بۆ خاکەکە بگێڕێتەوە دکتۆرە ئەبینین لەم ساڵانەی دواییە کەش و هەوایە خودگۆڕانی کەش و هەوا کاریگەری کردە سەر هەموو فاکتەرەکان پێمان بڵێ گۆڕانی یاخود بارینی بەفر و باران لە ساڵێک و بۆ ساڵێکی ترکە کەم و زیاکەمە تا چەندێک کاریگەریە کاتە سەر ڕێژەی ئاستی ئاو طبعاً لە ئێستەیە ئەتوانین بڵێن ئەم ساڵ زۆر جێ خۆشحاڵیمانە ئێمە گەیشتونەتە ئەو ئاستەی کە بارانی تەواوەتی لە لمتی خۆمانە بۆمان هاتۆ لەگەڵ بەفرەکەشمان بە هەمان شێوە ئەمە ئەگەر هاتو تا 3 بۆ 5 ساڵ بەم شێوازێمە لە زستانەکانمانە بەردەوام بین ئەمەواکە ئێمە بە تەواوەتی ئەو قەیرانی کە بەهۆی گۆڕانی کەشوها بەرمان کەوتبوو لە وشکبوونەوەی وشکە ساڵێکی کە زەرێکی زۆر یابوو لە ئاوی ژێر زەوی سەر زەویمان ئێمە ڕیچارجی ئەماکەینەوە ئەمەمان بۆ ئەگەڕێتەوە واتە ئەم
چینە دۆخی چاکبوونەوە و خۆمان بڵێن ژینگەکەمان و کەشوهاکەمان بەر و باشتر ئەچێت بەڵام ئەبێ وەکوتم ئەمە چەند ساڵێک لەسەرێک بەردەوام بێت. کام جۆری دابارینە سوودی هەیە بۆ خاک بەفریا باران؟ هەردووکیان سوودی زۆری هەیە بۆ خاک بەڵام ئەوەی کە زۆر مەترسیدارە لەم کۆتایانەیە بەهۆی گۆڕانەکانی کەشوهاوە ڕووئەیە کاتێک کە لە هاوینێکی زۆر وشکمان ئەبوو کە بە درێژایی وەرزی هاوینەکە هیچ دابارینێک نابوو خاکە زۆر وشکە بووەوە ئێمە چەند ساڵێک ڕوبەڕووی ئەم وشکبوونەوەی خاک و شوێنە کشتتوکاڵەکانمان بووینەتەوە لە پڕ دابارینێکی بەبێ لە پێشها پێڵێن پەڵەیاوە و نمە بارانێک لە پاییزا دەست پێکا دوای بێ بە بارانی بەلێزمە ئەمەمان نەمابوو. ڕتمی دابارینەکەمان یەکسەر بە خۆڕ بوو ئەمە وای کردبوو لافاوێکی زۆر هات ئەم لافاوە بەشێکی زۆری لە خاکە کشتتوکاڵەکان و کوڕاماڵین لەگەڵ خۆی بردووە بۆیە لە سەرەتایە خۆی لە ڕووی کەش ناسی شواتەم زۆ پسپۆرنی بەڵام لە ڕووی ژینگەییمەوە کە سێری بارودۆخەکەکەین وەکو کەسانی پسپۆری بواری ژینگە دایمەن ئەبێ ڕتمی دابارین هێواش بێت تا چینەکانی خاک هەمووی تێر ئاوە بێ ئەجا دوایی کە بارانێکی بەخوڕ ئەباری و بە لێزما بێت نابێتە هۆکاری ڕاماڵینی خاکە کشتتوکاڵەکان و ناوچە شاخاوەکان و واتە لافا و ئەو چینە زەرری بەر ناکەوێت کە دوایی ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین. کەواتە گەر باس لەوە بکەین بەپێی وەرزەکان چ وەرزێک زیاتر دابارینی بەفر و باران یا خودبارینی بەفر و باران کاریگەری کردوتە سەر ژینگە و خاک و بەرهەمە کشتتوکاڵیەکان بەگشتی واتە لە چ وەرزێکە کاریگەریەکەی باشە و لە چ وەرزێکیشا کاریگەری خراپی هەیە؟ ڕاستە خۆی عادەتەن دە وەرزانی کە وەرزی دابارین ئێمە لە هەرێمی کوردستانەکە باسکەین لە پاییزەوەی تر ئێمە ئەگەری زۆری بارانبارینمان هەیە کە ئەگەینە مانگکانی کۆتایی ئۆکتۆبەرەوەتە مانگی دا هەتا ئەگەینە مانگی دوو ئێمە لە تۆپی ئەویان لە لووتکەی ئەوان ئیتر بەفریشمان هەبێت کە ئەبێ بشمان بێت ئەمە زۆرترین قازانجی هەیە بۆ ژینگەکەمان و بۆ بەربوومە کشتتوکاڵێکە و ناچە کشتتوکاڵەکان و دارستانەکانمان و شاخەکان و ئاوی ژێر زەوی و سەرزەویش بەڵام ئەگەر بین بڵین لە فەسلی دوورینەوەیە دروێنەیە یاخود کاتێک کە بەربوومەکانمان لە گوڵکردنان یاددارەکان ئەمە ئەگەر دابارینێکی زۆر ڕووبات یا سەرمایەکی لە ناکاو ڕووی تێبکات ئەمەوە ئەکا کە زەرێکی زۆر لە بەربوومەکان ئەیات تایبەت ئەو بەربوومانی پێت بڵێم لە کاتی دروێنە و ئەوەی کە ئیترە بێمە دوورینەوە بکەین دابارینی بەسەرابێت بەفر بێ باران بێ وەڵ ئەمە تۆزێ دەگمەنە بەڵام ئەگەر حاڵەتی وا ڕووبات ئەمە زەرێکی زۆر بەربوومە کشتتوکاڵەکانەکەوێت لەم کاتەیە. کۆتا پرسیاریش بکەین یاخود چ بابەتێکی تر ماوە لەسەر ئەم بابەتە گرنگی کە هەڵمان بشاردووە بەڕێزت قسەی لەسەر بکەی ئەو کاتی کە بارینی بەفر و باران بە ڕێژەیەکی بەرچاو ڕوو لە ناوچە شاخاوەکان و هەم ناو شاریش بە گشتێکە ئەمە تا چەندە ژینگەکە پاک ئەکاتەوە ئێوە لە بوارەکەی خۆتانە تا چەندە خوێندنەوەتان کردو بۆ ئەم بابەتە و چ بابەتێکی تری گرنگیشەیە لەسەر لایانی ژینگەی و خاک؟ تەبان کاتێک کە بەفر ئەبارێت تایبەت وەکو ئەم ساڵکە ئێمە زۆر خۆشحاڵ بوون پێی ئەوەیە کاتێک کە جەم جۆرە بەفرانەیە ئەم شێوازە و ئەکا کە بەشێکی زۆری ئەو گازە بە گەرمبوانی کە لە ناوچەکەیە ئەم هەڵی ئەمژێتەوە واکە سایری ئەلبیدۆمان هەیە ئەمە کەم ئەکاتەوە واتە کەشوهەوایەکی ناوچەیی فێنک بۆ شوێنەکە دابینەکات کەواتە تۆ دوور ئەخاتۆ لە بەگەرمبوونەکان بەڵام لە هەمان کاشۆک وتم ئەگەر ناوچەکەمان هەواکەمان پیس بوو بێ بە گازەکان و گازە ژەهراویەکان تەبان ئەم گازانش لە خۆی ئەگرێ و جارێکە ئەنیشێتەوە لەسەر خاکەکە و ئەچێتەوە ئاوی ژێر زەوی سەرزەوی بەڵام ئەوشی زۆر گرنگیشە ئێمە عنی ئاگامان لێ بێت لە کاتی بەفرێکی زۆرە کاتێک کە بڕێکی زۆر هەنێ ناوچە خوێ ئەڕژن بۆ توانای بەفرەکە بەم شێوازە ئەبێ ئاگاداری ئەوە بن بە ڕێژەیەکی زۆر بەکاری نێنن چونکە دوای لە وەرزی هاوین و بەهارە کێشەی خوێ و بڵێن زۆری مادی خوێیی و ساڵانەتی بۆ ناوچە کشتتوکاڵەکان دروستەکە هەموو بەربوومە کشتتوکاڵەکان لە ناوچن ئەو کاتە بەفرەکە کە ئەتوێتەوە بڕێکی زۆریش لە خێوا و لەگەڵ خۆیابات کە ئەمە ژواکە زەرەر جارێکە لە بری قازانج ئێمە زەرەرەگەێنین بە شوێنەکان بۆ ئەبێ زیاتر ئاگادار بین بەڵام هەمیشە بەم شێوازە دابارین ئیشەڵا مای خۆشحاڵیمانە بێت. زۆر سپاس بۆتەکانە دەستخۆش بۆ هیواین بینەرانی ئازیزیش سووتیان وەرگرت بێت لە تەواوی ئەو قسانەی کە دکتۆر ژینۆ خالید کابڕێ
ڕێزیان پسپۆریان هەیە لە بواری ژینگەیە پیسبوونی شینگەیە هیوادارین هەمیشە باران و بەفری بەڕحمەت ببارێت و کاریگەریکی زۆر باشیش بکاتە سەر سەرچاوە ژینگەیەکان و بەروبوومە کشتتوکاڵیەکان و خاکیش بە تایبەتی. سپاس بۆ بینەربوونتان.